سەگە بێلانەکان هاوڵاتیانیان هەراسان کردووە. لە کوچە و کۆڵانەکانی قەزای خەلیفان هێڕش بۆ هاوڵاتیان دەبن. ئاشتی ئیسماعیل قوتابی پۆلی 11ی ئامادەیە لە قەزای خەلیفان بەیانی ئەمڕۆ لە ڕێگای چوونی بۆ قوتابخانە سەگ پەلاماری داوە و برینداری کردووە. گەر هاوڵاتیان فریای نەکەوتنایە ئازاری زۆری پێدەگەیشت و لەدەست سەگەکان ڕزگاری نەدەبوو. ئەوڕۆ ویستم بسمە مەکتەبی کەس بەیانی لە خەو هەستم سعات 7:40 لە ماری هاتمە دەرێ وەکو ڕۆژانی پێشووتر بچمە مەکتەبی کە لە نیوەی ڕێگا نزیکی مەکتەبی بووم و لە تەنیشت مرکزی 3 سەلۆم هاتن یەکە چاپ پێش زوو هات هەنی غاری دامێ ویستی پەلامارمدا کە ویستم خۆی لە بندەسی ڕزگار بکەم تۆزەکتوانی پەلامارمدا لەخوای بە زیادیبی لەو کاتی سیارێک بەوێ داهات ئەویش هەر ئەوان لۆ مەکتەب و شتێ چوون لەو کاتی ڕاوەستان دوای ئەو ڕووداوە هەنی کە سیارەکە هات شورتەکات و تەقی کرد و دەستەکان لەوێ ڕۆیشتن و ئەنی وازیان لێ هینام. داوام ئەوەیە لەلایەنی پەیوەندیدار لە قەزای خەلیفان لە ئیدارەی سەربەخۆی سۆران کە چارەسەرێک بۆ ئەو سەگە بێلانانە بدۆزنەوە بتوانن لە کۆر جادە و شەقام و کۆڵانەکانی خەلیفانیان بکەنەوە چونکی بەڕاستی مەترسێکی یەکجار زۆر لەسەر خوێندکاران و قوتابیانی سنووری قەزای خەلیفان دروست بووە. ئاشتی ئیسماعیل دوای برینداربوونی بەڕێوەبەری قوتابخانەکەی دەیگەیەنێتە نەخۆشخانەی فریاکەوتنی خەلیفان و ڤاکسینی دژە ڤایرۆسی بۆ دەکرێت و چارەسەری پێویستی بۆ دەکەن. ڤاکسینیان لێدایە سیرەمەکەیان لەو بە برینی داکردە تەداویەکەی باش بۆ لەخوای بە زیادیبی برینەکەی زۆر قۆڕ نییە نەخۆشەکە بارێک تەندروستی زۆر باشە ئێستا و جێگیرە. هاوڵاتیەکیش لە قەزای خەلیفان دەڵێت سەگی بێلانە مەترسی زۆریان بۆ دروست کردوین کاتێک بۆ نوێژی بەیانی دەچینە مزگەوت بۆ بەرگریکردن لە خۆمان دەبێت دارێکمان لەدەستدا بێت. کە سبەینان دەینم نوێژی سبەینان سەگمان لەسەر ڕێ هەنە ڕاستی زۆر خەتەریاتە لەسەر ئەوانی ئەهلی جەماعەتی سبەینەکان هەتا پەلاماری کابرایشیاندا ناوی کاک جەبارە ئەگەر سیارەی نەگەی باێ ئەیگۆ هیچ شتێکم پێ نەبوو دەیگۆ بەڵامە دەیدڕاندم بەس بە سیارە هەجومی کردبووی لە کۆری کردبەوە کە سبەی ناش دێن ئەمە ئێستا لە ترسان هەموو ئێکی دارەچی ئەوەندە لەگەڕ خۆدین وەڵە. سەگ لە ئەگەری پەلامارداندا مەترسی گیانی و تەندروستی بۆ سەر مرۆڤەکان بە تایبەتیش منداڵ و پەکەوتەکان هەیە بە تایبەتی هاری کە مەترسیدارترین نەخۆشی ڤایرۆسیە کە لە گەستنی سەگەوە پەیدا دەبێت بۆیە چارەسەر نەکردنیان و دوورنەخستنەوەیان لە شار مەترسی گەورەن لەسەر هاوڵاتیان. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.